بانگەشەی هاوپەیمانی مەشخەڵی کەرکووکە لە بازاڕی داقۆق. ئەنجومەنی خورماتووی کۆمەڵی دادگەری و لەخی خورماتووی یەکگرتووی ئیسلامی لەگەڵ هەردوو کاندیدانی هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک گەڕان و سەردانی ناو بازاڕی داقۆقیان ئەنجامدا. هاوڵاتیان هیوای سەرکەوتن بۆ هاوپەیمانی مەشخەڵ و کاندیدەکانی دەخوازن و هیوایان وایە لە داهاتوودا بتوانن خزمەتی زیاتری هاوڵاتیان بکەن. ئەم پیالە سەرەتا بە خێراتن دەنەکەین. ئەم پیالە زۆر بەڕێزن، ینی بەناوبانگش لەناو خەڵکیە لەخوا بەزیادە ئینشاڵڵا سەرکەوتووە بن. وەڵڵاهی تر حەزەکەم کە ئینشاڵڵا ئەگە دەرچوون خزمەتی خەڵکن بێ جیاوازی. ئینشاڵڵا خوای گەورە سەربەرتان کە سەرکەوتناکە ئینشاڵڵا. لەو ملەتە ئەو پارەیە لە ناو ملەت وەسیلەیە، بەس چییە؟ مەوزوع لەسەر تەمەحە. ئەگەر ئەو تەمەحە نەبێ هەموو ڕێکە بێ، هەموو تەواو ئەبێ. بەس هینەکەم داواەکەم مەسەلەن کێ مەسئولە ئەوە لە ملەت خزمەت بکە، لە ملەت خزمەت بکە، نابێ مەسەلەن 2 مانگ 4 مانگ 3 مانگ ڕاتب تاخر بێ. هەموو مەسەلەن هینەکە دارەکە. هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک ژمارە 163 کە لە نێوان کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی و بەشێک لە مامۆستایانی ئاینی کەرکووک پێکێنراوە بۆتە جێگای ئومێدی خەڵک و دانیشتوانی ناوچەکە. پێژەدانی هەڵمەتی هەڵبژاردننی بانگەشەی ئەنجومەنی شاری کەرکووک، ئێمە وەکو هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک هاتوونەتە شارۆچکەی داقۆق و زۆرش لە بازاڕەکانی شوێنەکانی ترگەڕاین. سوپاس بەخوا بەدەمەبوونی خەڵکی بۆ ئەم لستە زۆرە و زۆر گەشتبینین و ئومێد بەخوایەکی کە بێ لەو لستانەی کە بە ڕێژەیەکی زۆر باش و بەرچاو لە پێشەنگی ئەو لستانە بێ کە ئەبراوە بێ لە ئەنجومەنی داهاتووی شاری کەرکووکە. ئێمە وەکو ئەوەی کە ئێمە هاوپەیمانەیەکی ئیسلامین بەڕاستی، ئێمە ئەو کەسانین کە بەڕاستی دەست بە دەستنێژ و ئەمینین، خەڵکێکش لەم شارە بەگشتی بەدەست دزی و گەندەڵی و ئەناڵێنێ و ئێمە ئەو بەڵێنەیان پێدەین کە ئێمە ئەو لایەنین کەوا ئەمینین، ئەو لایەنین کەوا مافەکانیان ئەپارێزین، داکۆکی کارێکی سەرەکی لە مافەکانی خەڵکی کەرکووک و دەوروبەریەکەین و بە ئەمانەتەوە ئێمە ئەڕوانین ئەو دەنگانی کە بە ئێمە درێ. سوپاسی خوای تەبارەک و تەعالا شەکەین کە ئێمە ئەتوانیمان ئەم برایەتیە دروستکەین و خەڵکش ئەوها بەدەممانەوە هاتووە. یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی دادگەری کوردستان و بەشێک لە مامۆستایانی ئاینی کەرکووک هاوپەیمانی مەشخەڵی کەرکووکیان پێکێناوە. وەک بەرپرسانی هەردوو حەزب دەڵێن ئەم هەنگاوە لە سەرخواسی خەڵک بووە و لە پێناو بەدەستێنانی مافەڕەوەکانی هاوڵاتیان دروست بووە. هەر بۆیە داوا لە هاوڵاتیان دەکرێت متمانەی خۆیان بە لیستی هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک و کاندیدەکانی ببەخشن. چیانووری کەناڵی پەیام، قەزای داقۆق.